باوایکی برفرهتر لسر روشا بازرگانی هرما کردستان رادو استین رئیسدار مصطفی شیخ عبدالرحمن سروکی کتیا هاورده و هنردکارین هرما کردستان جسلیمانی لگلمه رئیسدار مصطفی دنباش سپاس با آمده بونا و دسپیک بلا روشا هاورده کرنه بزایند ناوا وان کشین اسیکوداین بردوام روشا نافچه جی هشتا نجی گیره. بەناوی خۆی گەورە ئێمە ئەگەر تێبینی بکەین ئێستا ڕەوشێکی زۆر باش هەیە کە هاوردەکردنی کاڵا لە وڵاتانەوە دێتە هەرێمی کوردستان بۆی ئەو گرژ و ئاڵۆزیەوە تەبعاً هەندێک هاوردەکردنی کاڵا کەمی کرد بەڵام ئێستا ئەبینین کە هەموو دەواازەکان کراوەیە و ئەتوانین ئێمە بڵێین ئێستا هەموو جۆرە کاڵایەک دێتە هەرێمی کوردستان سەرڕای ئەوەی کەوا ئێمە لە کۆگاکانیش کاڵایەکی زیاد پێویستمان هەیە بۆیە ئێستا ڕۆژێکی باشەیە و هیچ گرفتمان نییە لە هاوردەکردنی کاڵا. ڤکردنا هەمی دەریێن سنووری بوو تەفگەرە بازرگانی بتایبەت لەگەل ئێرانێ پشتی ئاگربەستێ هاتیە یانژی بێکجاری ئاسایی بوونە جوڵای بازرگانی وەکو پێشی جەنگ بێتە دەست پێکردن؟ سەرەتای جەنگەکە کۆماری ئیسلامی ئێران چەند مەرزێکی داخست بە ڕووی هەرێمی کوردستان وەکو سەیرانبەن و حاجۆمەران و پەروێزخان و شوشمێ و چێلێ بەڵام دوای هەفتەیەک ڕۆژ بە ڕۆژ هەموو مەرزەکان کرانەوە و ئێستا هیچ گرفتمان نییە وەکو چۆن پێش گرژی و ئاڵۆزیەکە کاڵا هات ئێستاش کاڵا دێ و باموو شێوەیەک هەتا ترانزێتی وڵاتانی دراوسێ کۆماری ئیسلامی ئێران وەکو تاجکستان و ئۆزباکستان و پاکستان ئێستا کاڵا لەوێشەوە بە ڕێگەی ترانزێت لە ڕێی کۆماری ئیسلامی ئێرانەوە دێ و ئەو کاڵانەی کە لەوە پێشی ژەهات پێش گرژی و ئاڵۆزیەکە ئێمە بینین ئەو کاڵایانە دێن وەلەو ئێمە کۆماری ئیسلامی ئێران ئەو کاڵا سەرەکیانەمان لێ بۆ نەهاتووە لە پێش گرژی و ئاڵۆزیەکەش نە برنج نە ڕۆن نە چا شەکر ئەمانە چونکە خۆی پێویستی خۆیەتی و نەی ناردۆتە دەرەوە بەس بۆ پێویستیاتی خۆی بەکاری هێناوە ئێمە ئەوەی لە کۆماری ئیسلامی ئێران کە بۆمانە هات پێش گرژی و ئاڵۆزیەکە و ئێستاش سەوزە و میوە و شیرینی و بسکیت و چکلێت و ینی ئەو کاڵایانەیکەوە وەکو دەرەجە یەک نین لە خۆراکدا بۆی زۆر پێداویستێکمان هەبێ بۆیە لەو کاتانەیکەوە سنوورەکەش داخرا ئەو کاریگەری خراپەی نەبوو لە سەرمان چونکە یەکەم کۆگاکانمان هەبوو دووەمیش دەواازەکانی ترمان وەکو ئیبراهیم خەلیل کە دەواازەیەکی سەرەکیە بە شێوەیە لەوێەوە زۆرترین کاڵامان بۆ دێتە ناو هەرێمی کوردستان. ئەگەر بە ڕێژەی بزانین کاک مستەفا لەگەڵ بەردەوامی هاوردەکردنی کاڵا لە سنوورەکانی ئێرانەوە لە چه ئاستێکدایە چ گوڕانکاری لەسەر داهاتووە بە ڕێژەی ئەگەر بزانین؟ ئێستا لەم کاتەدا هیچ گۆڕانکارێکی وانە هاتووە بڵێن کەمی کردبێ یعنی تقریبان پێش گرژی و ئاڵۆزیەکە مەسەڵەن باشماخ 400-300 بار هاتووە ئێستاش 400-300 بار تا 500 باریش دێ ینی ڕۆژانە بەو شێوەیە و لە هەموو مەرزەکان ئەگەر ڕۆژێک کەم بێ ڕۆژێکی تر زیادە یعنی ئەوە نییە ئێمە ببینین کە کاڵایەک یاخود ئێستا لەو پێش هاتبێ و ئێستا نەهاتبێ یاخود لەو پێش زۆر هاتبێ ئێستا کەم هاتبێ ئێستا هیچ نسبەتێکی کەم نەکردووە و ڕۆژانە بە بەردەوامی ئەو کاڵایانە دێن. ژبەر نەبوونا ئینتەرنێتێ لە ئێرانێک و هێشتا ڤقەتیایە ژ دەرڤەی وی وڵاتی چ کێشە ڕاستی بازرگانین مە هاتنە؟ ژبەر حەواڵەیە بانکێ؟ ئێمە ئەبینین کە ئەنتەرنێت بەڵێ لەوێ نییە و پەیوەندیکردن زۆر کەمە لەگەڵ ئەو لایەنانی پەیوەندداری کە لەگەڵ یانە کار دەکەن بەڵام وەکو ڕەچاومان کرد مەسەلەن پەیوەندێکی باش لە نێوان مەریوان و مەسەلەن پێنجون کە هەیە یان سنە و سلێمانی و بانە و پێنجون لەوانە نوێنەریان هەبوو نوێنەری ئەم کۆمپانیای ئێرە لەگەڵ نوێنەرەکانی ئەوانە لەسەر حدود یاخود لەسەر حدود بە تەلەفۆنی ئەتیادی بێ ئەنتەرنێت لەوێ تقریبان تەلەفۆن هەبوو ئەچن لەوێ تەلەفۆنیانە کرد بۆ کارخانەکان یان بۆ نوێنەرەکانیان لەوێ گرفتەکانیان چارەسەرە کرد یعنی ئەو گرفتەشیان نەبوو چونکە بەڕاستی تەمان لەسەر سنوور
پەیوەندی تەلەفۆنی هەبوو وەکو باسم کرد یعنی ئەگەر ئەتەرنێتیش نەبێ تەلەفۆنی عادی هەبوو لەگەڵیانە قسەیانە کرد هیچ گرفتێکیان نەبوو و حواڵەش وەکو جاران لە کاتی گرژی و ئاڵۆزێکەش کە پێشوەستانی ئەم گرژی و ئاڵۆزێ هەرها پەیوەندی هەبوو و حواڵەش هەبوو لە بازار حواڵەیانە کرد بۆیان لەبەرەوە هیچ گرژی یاخود هیچ گرفتێک دروست نەبوو. باشە ئێستا بەپێی هەندێک میدیای ئێرانی بێتن بەحساوی چەندێ دکردن و ئەتەرنێت هەندێک ئاسانکاری خستیە ناودا ئێرانێ و دبیتن وان چەند ڕۆژێن پێشدا وەکو بەرێ veketebe بەشێکی زۆر بتایبەت بوو بازرگانان. دوێ دەمێدا چ گوهارتنن تێتە چاوەڕێکردن بۆ تەفگەرە بازرگانیە لەگەل ئێرانێ؟ بەڕاستی ئێمە پیلەوەر هەیە لەو دیو و لەم مخەڵسی شەیە لەم دیو هەردووشی پیلەوەر هەیە مەسەلەن ئاڵوگۆڕە بازرگانیەکان لە ڕێ پیلەوەرەکانەوە ئەبێ و پیلەوەرەکان شتەکانیان بۆ چارەسەرەکردن ئەگەر هاتوو بە شێوەیەک مەسەلەن ئەو پیلەوەرە ئەتوانێ لەگەڵ ئەو پیلەوەرەی هەرێمی کوردستاندا تەنسیق دروستکە هەموو کۆمپانیایەکیش کە کاڵای بۆ دێ لە ڕێگەی پیلەوەرەیەکی دۆستیەوە لەوێ یاخود ئەوانەی کەوە مخەڵسن لە عێراق لە هەرێمی کوردستان ئەمانە نووسنگیان هەیە لە ڕێ ئەوانەوە ئەو هەم ئاهەنگیە ئەکرا لەگەڵ کۆمپانیاکان یاخود خاوەن کارخانەکان یعنی ڕێگەیەک چارەسەرێکە دۆزرایەوە بۆی کەوا بەردەوام پەیوەندیان هەبێ بەڵێ تەبعاً لە چاو پێش گرزی و ئاڵۆزی یعنی ئەستەنگێک دروستە بوو لە پەیوەندی بەڵام ڕێگەیەکیانە دۆزیەوە کە بتوانن چۆن پەیوەندیەکانیان دروستکەنەوە پەیوەندیەکان لەگەڵیان قسە بکەن بۆ کاڵاکانیان بۆ حواڵەکردنیان ئەمانە تقریباً ڕێگەیەکیان دۆزی بۆەوە کە بتوانن زیاتر پەیوەندی بکەن بەڵام هەرچەنە ئەستەنگی بوو یعنی ناتوانی وەکو بەسەرم پێش گرژی و ئاڵۆزێک کە بتوانێت بە ئارەزوی خۆی هەموو جۆرە وتوێژێک بکەن یاخود مەسائلی ئەوەی پەیوەندیەکانیان زیاتر ببێ بە قووەت دروستکەن بەڵام هەر ڕێگەیان دۆزی بووەوە کەیان توانی لە ڕێگەی پیلەوەرەکانەوە ئەو کار و بارانی کە هەیەە بە شێوەیەکی ڕێکوپێک ڕەچاوی بکەن و بەڕێوەی بەرن. ڕێزدار مستەفا لە کاتێکدا باسی ئەمە دەکەین کە گفتوگوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش دەربارەی ئەسیکودایدا بەردەوام من ئەم ڕۆژی گوتوبێژ هەبوونە چ قاسم و ئاگاداری ناڤاڕووکەوان گوتوبێژانە بگەهن ڕێکەفتنێ؟ بەڵێ ئەوە ماوەیەکە شاندی هەرێمی کوردستان لەگەڵ شاندی ئابووری عراق لە وتوێژدان دەربارەی ئەوەی کە سیستەمی ئەسیکۆدا سیستەمێکە کە سیستەمێکی گومرگیە زۆر لە وڵاتان ڕەچاویەکەن ئەیانەوێ تەمان لە عێراق لە هەموو بازەکان ڕەچاو کراوە بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو سیستەمە بەکار نەهاتووە عێراق ئەیەوێ على ئەساس هەموو سنوورەکانی عێراق بە شێوەیەک ئەسیکۆدا تەطبیق بکات طبعا حکوومەتی عێراق مەرجێکشی داناوە بۆ تەطبیقکردنی ئەسیکۆدا هەر کەسێ لە ڕێگەی ئەسیکۆداوە نەبێ پارەی بۆ حواڵە ناکرێ بە بڕی 132 بۆیە ئەمەی کردووە بە شەرت بۆی کە بازرگانانیش ئەمانە داوا بکەن بڵن ئەسیکۆدا ئەبێ هەبێ ئەسیکۆدا لە دوو ڕوویەکیان باشە و ڕوویەکیشیان تقریبان بەڕاستی من زۆر بە گونجاوی نازانم چونکە ئەسیکۆدا سیستەمێکە کە من باسی ئەەکەم ئێستا ئەوەی کە بە 132 ئەشکێتەوە بەڵام حکوومەتی عێراق ئەو پێناسە گومرگی کە دایناوە لە سەری ئەم ساڵ کە ڕابرد لە 2026 پێناسەی گومرگی دەستکاری کردووە و زۆر لە کاڵاکانی گران کردووە ئەم سیستەمە ئەم پێناسە گومرگە ئەی کاتە سیستەمی ئەسیکۆداوە تۆ ئەگەر ئەسیکۆدا تەطبیق کرد ئەبێ ئەو پێناسە گومرگێش لەگەڵ یا تەطبیق بکەیت یعنی ئەمە یەکێک لەوانە کە زۆر لە کاڵاکان نرخەکانیان گران بووە ئێستا لە هەرێمی کوردستان بەڕاستی بازار هەرزانتر و گونجاوترە نرخی کاڵاکان لە چاو پارێزگاکانی عێراق کە ئێستا ئەسیکۆدا ڕەچاو ناکرێت چونکە پێناسە گومرگەکە ڕەچاو نەکراوە. بەڵێ ئەڤە یەک ژوان خاڵان بوو کە حکوومەتە هەرێما کوردستانê ئەڤە یەک ژوان خاڵا بۆ حکوومەتە هەرێما کوردستانê جێبەجێ کرد ji بوو ku giranî çêne bîtin ji ber wê baca zêdeya xisiye ser gumrkê çarçoveya bernameya Esîkûda da lê dawî gotûbêjin li Bexda hatibû بەدڵنیایی gihiştin rêkeft şêweyekî
ڕێکەفتنێ حتا داوی دکن هەرێما کوردستانی bi sîğeyeka dîket vêtin vî sîstemî cêbecê biketin. Bidîtinawa ew çi sîğeyeke dibîtin ku ev dervey wê sîğeyê bîtin ya ku Herêma Kurdistanê dixwazîtin wata baca gumrikî nehête zêdekirin li deryên Herêma Kurdistanê? هەرێمی کوردستان ینی خۆی ئەبێ زیاتر مەجالێکی وای بدرێتێ چونکە تایبەتمەندی خۆی هەیە هەرێمی کوردستان ئەم تایبەتمەندی لە ڕووی کارژیە یاساییەوە ئەبێ ڕەچاو بکرێ بۆ ئەوەی کەوا بەڕاستی بازارەکانی هەرێمی کوردستانیش وەکو پارێزگاکانی عێراق گرانی بە کاڵاکانەوە نەبیندرێ چونکە حەقیقەتەن ئێستا لەم کاتەدا بازارەکانی هەرێمی کوردستان زۆر نرخیان گونجاوترە لە چاو پارێزگاکانی عێراق ئەمیش بەهۆی ئەوەی کە ئەسیکۆدا ئێستا کە ڕەچاو نەکراوە سیستەمی پێناسە گومرگیە گرانەکە نەچۆتە ناو سیستەمەکەی لە هەرێمی کوردستان واتە هەر ئەتیادی مەرزەکان وەکو خۆی گومرجی پێش سەری ساڵ کە یەکێکی 2026 ئەو پێناسە گومرگیە دانرا حکوومەتی عێراق ئەو نرخانەی پێشوو لە هەرێمی کوردستان هەرە و نرخانە ڕەچاوەکرێ بۆیە ئەبێ حکوومەتی عێراق ئەگەر هاتوو بیکاتە مەسەلەی ئیجباریش لەسەر هەرێمی کوردستان بۆ مەسایلی ئەسیکۆدا ئەبێ ڕەچاوی تایبەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکات لە هەموو ڕوویەکەوە بۆی کە بتواندرێ ئێمە لەگەڵ یا ڕابین لەگەڵ ئەو سیستەمە یاخود بەو شێوەیە نابێ یەکسەر ئەموو ئەو قەراراتانی کە هەیە لە عێراق لەسەر ئێمە تەطبیق بکرێ چونکە بەسەراحەتەن ئێمە ئێستا لە جەوێکی زۆر باشداین کە بازارەکانمان زۆر گونجاوە و نابێ وا بکرێ کە بازارەکانی هەرێمی کوردستانیش گرانی تێبکەوێت. بەێ ڕێزدار مستەفا دەستپێکە جەنگدا دەستپێکە مەها ئادارێدە لە هەن زانیاریان بەحساوێ چەندێ دکردن کو ji ber girtina rêya tengeya Hormuz deyam barên bazirganên Herêma Kurdistanê jî asê mane. Çi gurankarî bi serdahatina wan barên Herêma Kurdistanê bi taybetî piştî agirbest hatiye ragihandin û van rûjên dawiyê de hindek tevger hebûye hindek cola hebûye li başûr. بەڵێ تەبعاً گرژ و ئالۆزی دوورگەی هۆرمز بۆ هۆی ئەوەی تەبعاً عێراق هەرێمی کوردستانیشی گرتەوە کە ئەو کاڵانەی لەوێوە دێ بە تایبەتی مەسەڵەن و خۆراکانەی کە لە هندستان و لە سینەوە دێ ئەستەنگی تیا دروست بووە بۆیە زۆر لە ئەندامانی ئێمە هاوردەکاران بیریان لەوە کردبووەوە کە بتوانن لە ڕێگەیەکی ترەوە بتوانن ئەو کاڵایانە بێنن مەسەڵەن لە بێنن بۆ ئۆردن لەوێ بۆ سووریا ئەنجابێنن بۆ مێرسین بۆ تورکیا لێەوە لە ئیبراهیم خەلیلەوە داخلی بکەن هەرچەنە ئەو ڕێگایە دوورە ئەو ڕێگایە دوورەکەوێتەوە و ڕێگەی نەقل و گواستنەوە تەمان گرانتر ئەبێ ئەوە بەو شێوەیە بەڵام لەبەر ئەوەی کە لێرە پێناسی گومرجەکە هەرزانترە لە چاو عێراق لەوانەیە ئێمە ئەوەمان بۆ بگەڕێتەوە یعنی متساوی ببێ یەکسانی ببێ لەوەی کە بەڵێ پارەی زیاد دەدەی کە دوورەکەوێتەوە نەخڵە بەڵام پێناسە گومرجەکە چونکە زۆر گران نییە لەوانەیە بۆ ئێمە زۆر گونجاوترە لەوەی کە بۆ عێراق ئەچێ ئەویش ڕێگەکەی گۆڕیوە لە عەقەبەوە داخلیەکە لە تڕێبیل چونکە بەڕاستی دوورگەی هۆرمز بۆ بەسڕە ناتواندرێ وەستاوە هیچ کار ناکرێت بۆیە ئێمە بەهار شێوەیەک بێ ئێمە بۆ هەرێمی کوردستان لەبەر ئەوەی کە ئێستا بە شێوەیەک ئەو پێناسە گومرگیە تەطبیق نەبووە و هیوادارم کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ شاندی عێراقدا بگەنە و ڕێکەوتنەی کە تایبەتمەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بپارێزرێ و بتواندرێ خصوصیەتێکی بۆ دابدرێ تاکو ئێمە نەبینە ئەوەی کەوە وەکو عێراق ئەوەی کە بڕیارەی دەرکردووە لەو پێناسە گومرگیە بەسەر ئێمەشا تەطبیق ببێ. زۆر سپاس ڕێزدار مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتیە هاوردە و هەناردەکارین هەرێما کوردستانê ji Silêmaniyê li gel me bûn ماندوو nebin.